سڵاوتان لێبێ. خەڵکانێکی زۆر بە ئامێرە تەکنەلۆجیەکان و بە ئاپە جیاوازەکانەوە سەرقاڵن. بە شێوەیەک دەبینین لە شوێنە گشتیەکان و لە ناو ماڵ و تەنانەت لە شوێنی ئیش و لە کاتی کارکردنیشە خەریکی ڕسمگرتنی خۆیان و دابەزاننی ژیانی تایبەتی خۆیان بۆ سەر ئەم ئاپە جیاوازانە و بۆ ئامێرە تەکنەلۆجیەکان. لەگەڵمانابن لەم بەرنامەی ڕوانگە تیشکێک بخەینە سەر ئەم ئامێرە تەکنەلۆجیانە و ئەم ژیانە تەکنەلۆجیی کە هەمومانی بەخۆیەوە سەرقاڵ کردو. لە سەردەمێکدا دەژین کە بە سەردەمی تەکنەلۆژیای زانیاری و پەیوەندیکردن ناسراوە. مانای شوێن و کات گۆڕانی بەسەردا هاتووە و لە ڕێگای تۆڕێکی جاڵجاڵۆکەیەوە هەموو تاکەکان لە پەیوەندیەکی بەردەوامدان و بە بەردەوام دەتوانن ئاڵوگۆڕی زانیاری بکەن. لەم هەڵقەی ڕوانگەدا هەوڵ دەدەین تیشک بخەینە سەر شێوازی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و جۆری کارلێکی نێوان مرۆڤەکان لە پەیوەندیکردنەوە بگرە تا دەگاتە دابڕان و سوکایەتیکردن بە یەکتری و لەم نێوەندەشدا دەمانەوێت تیشک بخەینە سەر بڵاوکردنەوەی پەیام بە شێوەی لایڤ و پارچە ڤیدیۆ. پەیامی من ئەوەیە من و تۆ و هیچ کەسێک بە هیچ شتێک ناگەین ئەگەر بێت و دانیشین بەبەردەوام. گەلێک کەس کە بەشێکی زۆریان گەنجن سۆشیال میدیا و ماڵپەڕ و پێیجەکان بەکاردێنن بۆ گزارشکردن لە بیر و بۆچینی خۆیان لە جیهانی بێسنووری ڕاگەاندنی ئەلکترۆنیەوە لەگەڵ ئەوانی تر دەدوێن. باریکان ئیسماعیل یەکێکە لەو گەنجانی کە لە ئەوروپاوە پەیامەکانی خۆی دەنێرێ و دەمانەوێت بزانین دەیەوێ بڵێ چی. باریکان خانم کاتت باش. زۆر سپاس بۆ شتێک دەکەم. ئێمە ئەبینین کە بەڕێزت زۆر جار پەیامی ڤیددیۆیی کورت دادەنەی لەسەر فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان. ئەو پەیامانە ئێستا بۆتە شتێکی باو بۆتە دیاردەیەک لە ناو کووردا بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ گەیاندنی ئەم پەیامانە. پەیامەکان جیاوازن، هەیانە پەیامی زۆر توندیان هەیە، هەیانە پەیامی ڕۆشنبیرانەیان هەیە. حەزەکەم لە بەڕێزت بپرسم بزانم ئەم پەیامە تۆ ئەتەوێ چ پەیامێک بنێری لە وڵاتێکی وەکو دانیمارکەوە بۆ کوردستان و بە زمانی خۆت. زۆر سپاس تەرزەخان دووبارە. تاکە پەیامێکی من لە ڕێگەی کورتە ڤیدیۆکانم ئەوەیە کە سۆز و خۆشەویستی خۆم چونکی لە ناخی دڵمەوە من بۆ میلەتەکەی خۆمە سووتێم، بەڵام بەداخەوە مەوقیفی ژیانی من ئێستا وایە کە ناتوانم لە کوردستان ناژیم، لە دانیمارک دەژیم، بەڵام من ئینستاگرام یاخود ئەو کورتە ڤیدیۆانە بەکاردێنم بۆی بتوانم خزمەتی میلەتی کورد بکەم، گەنجی کورد بکەم لە ڕێگای ئەو زانیاریانە یاخود ئەو شتانەی کە من لە ژیانی خۆم ڕۆژانە ڕوبەڕووی دەبمەوە تەجروبەم لێ وەرگرتووە لە ڕێگای خوێندنەکانمەوە، لە ڕێگای سەفەرەکانمەوە، لە ڕێگای ئەو ئیشانەی دەیانکەم لە دانیمارک کە بتوانم وەکو کورتە ڤیدیۆ بڵاوی بکەمەوە لەگەڵ هاوبەشی بکەم لەگەڵ گەنجەکانی کوردستان. ئەوەش تەنها لەبەر ئەوەیە کە ڕێز و سۆز و خۆشەویستێکی پێ سنوورم هەیە بۆ میلەتەکەی خۆم. مەبەستت چییە لەوەی کە لەگەڵ تاکە قساکەی، لەگەڵ کچا قساکەی، لەگەڵ تاک ناچیتە ناو مەسەلە گشتیەکان و سیاسیەکان؟ زۆر من نەمبینیوەیان بۆ خۆم. بۆچی وایە پەیامەکانی ئێوە؟ تەرزەخان من ناتوانم بە گشتی قسە بکەم. ئەوەی بە گشتیش قساکەین من کۆمەڵناسیم خوێندووە، خوێندنەکەی خۆم ئەو زانستەی کە من خوێندوومە ڕێگە بە هیچ مرۆڤێک نادا تۆ بەگشتی قسە بکەی. من ناتوانم بۆ نمونە بڵێم هەموو ئافرەتێکی کورد بەم شێوەیە یان هەموو پیاوێکی کورد بەم شێوەیە، هەموو کەسێکی سەرکەوتوو بەم شێوەیە. من ئەمەوێ کە بەڕێزت لە ئەوروپا ئەژیت ئەمەم بۆ ڕوونکەیتەوە بە کورتی ئەم تووڕەیە کە لە ئەوروپاوە ئەڕژێنرێتەوە ناو کوردستان، ناو گەنجانێک کە تۆ ئەزانی لێرە زۆر ماندوون، لێرە تا ڕادەیەک بێهیوا ئەبن لەگەڵ ڕووداوە سیاسیەکان و قەیرانە ئابوووریەکانەوە. ئەمانە بۆچی یەن ئەو بارە قورستر ئەەکەن لەسەر گەنج و لەسەر کەسانی ئێرە لە ڕێی جنێ و پەیامە ڤیددیۆیەکانیەوەنەوە کە زۆر جار بەڕاستی
کەمیان وەکو بەڕێستن زۆربیان ئەوی تریانە کە من باسی یەکەم. وەکو ڕایەکی خۆم من ئەم هەوێ زیاتر ئەوە بڵێم گەنجی کوردستان بە ژن و بە پیاوە نەک تەنها گەنج هەتا ئەو کەسانەی کە لە تەمەنی باوکی مندان باوکی من 63 ساڵە ئەو کەسانەی لە تەمەنی باوکی مندان ئەو کەسانەی لە تەمەنی دایک و باوکی تۆدان ئەو کەسانەی لە تەمەنی مندان من 30 ساڵم ئەو کەسانەی لە من مناڵترن 20 ساڵن 15 ساڵن 12 ساڵن میلەتی کورد حاڵی حاضر ئێستا پێویستی بەوە نییە ئێمە گێژاوی نوێی تر کۆمەڵایەتی دروست بکەین یاخود دەرونی یان ڕۆحی میلەتی کورد بە گشتی لە هەموو چینێکەوە پێویستی بە ئارامی هەیە پێویستی بە سەقامگیری دەرونی و ڕۆحیەوە هەیە بۆیە پێویستە ئێمە گرنگی بەوە بدەین چۆن بتوانین ئەو ئامێرە تەکنۆلۆژیانەی هەمانە ئیسیفادەی لێ بکەین و بەکاری بێنین بۆ هاوکاریکردن بە بچووکترین شێوە ئێمە هیچ کەسێکمان گوێ بۆ یەکتری ناگرین ئەو کەسانەی کە بەتوند و توژیش قسە ئەکەن بە جنێودان قسە ئەکەن بە جنێودان گەورە بوونە بە جنێودان پەروەردەکراون ئەوەش لە شوێنێکەوە دێت ئێمە یەکەم جارە بێ فێربین گوێ بۆ خۆمان بگرین گوێ بۆ کەمەڵگا بگرین جا دوایە قسەیان بۆ بکەین زۆر خۆشحاڵ بووین زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئێوەش پێگە و ماڵپەڕ و ئەکاونت و ئاپەکان بوون بە هێمای سەردەم و ئیدی ئێستا ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان شوێنی گەڕەک و کۆڵانەکانیان گرتوتەوە لە جیهانی مەجازیدا. هەر سەبارەت بە هەمان بابەت و بە تایبەتی کردنەوەی لایڤ و مشتومڕ و قسەکردن لەگەڵ کەسانی ترە هودا خەلیل دەدوێنین. ئەمیش ماوەیە کە لە ڕێگای یوتیوب و ئینستاگرامەوە شتەکانی خۆی بڵاو دەکاتەوە. من کە پەیامێک مەسەلەن مناسباتێکەیە مەسەلەن ئەو ڕۆژە ڤاڵانتاین بوو پیرۆزبایی ڕۆژی ڤاڵانتاینم لە خەڵک کرد ئیتر بە کورتە ڤیدیۆیەک یان ڕۆژی دایکانە یان ڕۆژی لە دایکبوونی هاوڕێکمە مەسەلەن ئیتر بە کورتە ڤیدیۆیەک پەیامەکەم ئەیگەینم وەزانم بەڕای منیش کارێکی زۆر باشە و جوانیشە من ڤیدیۆم لە سناب گرتووە و بڵاوم کردیتەوە تەنها بۆ خۆشی و هیچ شتێکی ناشیاوی تێدا نەبووە بەڵام من خۆم سیر ئەەکەم ئەزانم کێ پەیامی باش بۆم ئەنووسێت کێ پەیامی خراپ بۆم دەنووسێتن من هەر چیەک بکەم بە دەستی کەس ناجۆڵێمەوە خۆم حەزم لە چی بیت ئاوا دەکەم. پسپۆرانی بواری ڕاگەیاندن ئاماژە بەوە دەکەن کە لە سەردەمێکدا دەژین کە بریتیە لە کۆتایی هاتنی ماسمیدیا و سەرەتایی گەشەکردنی سۆشیال میدیا و ئەمە ژوا دەکات جارێکی تر هاوکێشەی نێوان وەرگر و نێرەر گۆڕانی بەسەردا بێت. یەکێک لەو تەکنیکانەی کە ئێستا لە ناو سۆشیال میدیادا مەیسەر بووە لایڤە بەکارهێنانی لایڤ لە زۆربەی سۆشیال میدیاکان هەیە تایبەتی لە فەیسبوک خەڵک زۆر بەکاری بێنێ لایڤ خەڵکە ئاساییەکان تاکە ئاساییەکان بۆ ڕووداوە ئاساییەکانی ڕۆژانەی ژانی خۆیان بەکاری دێنن بەڵام ئەهمیەتێکی زۆر گرنگی هەیە کە بتوانن بۆ کاری ڕۆژنامەوانی بەکاری بینن تۆ هاوڵاتیشی ئاسایی مۆبایلێکت لە بەردەستە کامرەی پێوەیە ئینتەرنێتت خەتی ئینتەرنێتت با بڵێن بەستراوە ئەو لە حسەیە لە شوێنێکە ڕووداوێکی هاتوچۆ دەبی ڕووداوێکی ئەگەرکەوتنەوە دەبێت ڕووداوێکی لە ناکاوی حالەتەشی دەگمەن دەبێت تۆماری دەکەی کە بڵاوی دەکەیەوە تۆ لەو لەحزەیە تۆی هاوڵاتی دەبی ڕۆژنامەوان. بەداخەوە بەشێکی زۆری ئەم کەسانەی کە ئەم شەڕە دەکەن وەکۆی شتەکان دەبین و داین خوێنینەوە نەباگراوندی مێژووییان نەباگراوندی ڕۆشنبیریان ئەوەندە قوڵ نییە کە حیوار بکەن لەگەڵ یەکتری ڕخنە لە یەکتری بگرن یعنی خۆم شتانە زۆر ئاساییە بێ وڵاتی ئێمە حیوار هەبی ڕخنا هەبی قسەکردن لەگەڵ یەکتری هەبی حتا ئەگەر ڕخنەکان توندیش بن بەڵام تەماشا دەکەی یەکسەر بە
جوێندان بە سوکایەتی پێکردن بە تەشیر پێکردن دەست پێ دەکات عادەتەن ئەو کەسش کە بە جوێن دەست پێ دەکاتن ئەمە ینی نیشانەی ئەوەیە کە خۆی هیچی پێ نییە توانای دەربەر یان بامانە توانای ئەوەی نییە کە هیچ بابەتێکی نییە تا قسەت لەگەڵ بکات ناچار جوێنت پێ دەداتن تۆ تەماشا کە دەمارگیریەکە ڕەنجی داوەتەوە لەسەر لە وەرزشدا ڕەنجی داوەتەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ڕەنجی داوەتەوە لە ڕووی هۆز و عشیرەتەوە ڕەنجی داوەتەوە لە زۆر شتان ڕەنجی داوەتەوە ئێمە ئەبێ نەوەی نوێمان نەوەی لێکتری ینی با بڵێن لێکتری تێبگەنەوە کو سوکایەتی بکەن هەندێک جاران هەندێک شت لەناو سۆشیال میدیا دەبینی ئەوەندە بەڕقی قسە لەگەڵ یەکتری دەکەن ئەوەندە سوکایەتی دەکەن تۆ کاتێککە دەیخینی و خۆت شەرم دەکەی یانێ باشە چۆن خەڵکێک هەیە بەم نەمەتە بیر دەکاتەوە ئێمە زۆر گرفتمان لەناو سۆشیال میدیا ئێستا هەیە بێت لە ڕۆی سواسی سیاسەکەی کەستا باسمان کرد گرفتمان هەیە لە ڕووی ئینسانی و لە ڕووی کۆمەڵایەتیەوە لەوانەیە زۆر کچی ئەم وڵاتی ئێمە فریو درراوە هەل لە ڕێگای سۆشیال میدیا دیسان پێیان دەڵێمەوە خانمەکان خاتونەکان ینی سۆشیال میدیا عالەمەشی ئیفترازی حەقیقی نییە ئەو شتێکە دێتە بەرچاوت ینی احتیمالی زۆری هەیە کە ڕاست نەبێت باشە وەختێکی لە ڕووی کۆمەڵایەتی و خەڵکیی ئێمە زۆر تووشی گرفتی باندە مەغریبیەکان دەبوو باندەکانی ئەوەی کە وڵاتانی مەغریبی باشە لە تەلەڤیزیۆنە لە ڕۆژنامەکانە باسمان دەکرد کاکە ڕێژە ئاگاداری خۆتان بن ینی ئەها بە ئاسانی فریو نەدرین ناشاد بە ڤیددیۆیان بۆ تۆمار دەکردن و دواتر دەچون پارێکی زۆریان لێداوا دەکرد و هەندێکیان پاریان دەدا هەندێکیان هزار ئەویان دەکرد بۆی باشە بخۆ تووشی ئەم گرفتە دەکەی باشە ئێستا سەردەمی چاوبوون سەردەمی کرانەوەیە سەردەمی ئەوەیە کە تۆ شتەکان بزانی سەرچاوی زانیاری هەیە سەرچاوی تەلەڤیزیۆنەکان باس دەکەن ڕۆژنامەکان باس دەکەن خۆت ئەنتەرنێت لە بەدەستە بڕۆ تەماشا کە بزانە چییە تەماشا ناکەی دوای زۆر بە ئاسانی تێدەکەویت لە هەندێک حاڵەتی تریشدا کاریگەری نێگەتیڤی سۆشیال میدیا لە ژیانی تاکەکان لە ناو کۆمەلگادا بەزەقی دیارە و دەبێتە جۆرێک لە پێشێلکردنی ئازادی کەسانی تر. کۆتێکردنا تەکنۆلۆژیە پرەنکێکی گشتی کۆڤەدۆنێت مەزن هەبووینە سەر جڤۆکێمە تایبەتی و جڤۆکێمە هێشتا یەت مەرحەلە ئینتیقالیدا جڤۆکێکی هێشتا گەلێکی ماین شتێ تەقلیدی گەلێکێت ماین هەرچەندە گەلێکە باشە ئەف سایتێت سوشیال میدیایە کۆتێکردنێت ئیجابی و یەت سلبیەت هەین یەت ئیجابی یەوەکریە بە خەلکێک پتر ئینتەرئەکشنێت وان تێک هەلبوونەوە گەلێک مکم ببیتن ئێکودۆپنیاسن ئۆگەهدار بنج گەلێک تستات ناف جیهانێدا چێت بن حتا ناف جڤۆکێمەژیدا چێت بن بەلێدیسا ئەمش بینەکەی گەلێک جۆرە کۆتیکردنێت نیگەتیڤ ژیەت هەین یەت هاتی لە ئەستیغلالکردن ئەف منبەرێت یەت سوشیال میدیایەک و ئەو منبەرێت یەت ئۆزۆدن خەلکەکرد دەربرینێش هەمی ڕای و بوچوون و هزر و بیرێت خودکەتن سەرێ بەلێ خەلکەکێ خرابیژی یا هاتیە یە بکار ئیناین ji bo şkandina belkê hinda xelka ku wan bêjin peywendiyet yet nebaşiyet gel heyn vêca çil ser ostê hikmetê min çil ser ostê yani yê civakî bin ئازادی من تا ئەو حدێک ئازادی زەنابێت پێشێل نەکەم ئەمە ناکەوەی کە من ئازادی زەنا بشتم پێشێ کرد بڕم نا من ئازادم هەرسی دەڕم لە ژیان شتێک نییە من ئازادم هەر شتێک کە ڕوان پێ هەیە بیڕێم نەخێوان نیە ئەوەی کە دەشێ بیڕێم ئەوەی کە پێشێکردنی ئازادی بەرامبەرم نییە بیڕێم ئازادم لەوەی چ دەڕێم بەڵام ئازاد نیمە لەوەی کە ئازادی یەکشتکە پێشێل بکەم ئەمە لەسەر سێمێت لەسەر پێشکەوتنی کۆمەلگا لەسەر پەروەردەکردنی تاکانی کۆمەلگا و تا دوێ ئێمە کورد لە زۆربەی میلەتەکانی زیاتر تووشی ئەو کێشە دێنە بەرسیە لەبەری پەروەردەیەکی ڕاستمان نییە کەسێک دێ مەسەڵەن هەر بە هەوای نەفس قسەیەک دەکاتن بە لایەنێک بە حیزبێک بە سەرکردەیەک بە کەسێک هەر وەکو ئەو وەکو لە مەسەلە عەربیەکەدا ئەنە الحەق من تەنیا من ڕاستم ئەوەی لە لای منە ڕاستە ئەوەی بەرامبەرم هیچ ئەم سیفەتە دێ بەڕشکرێتەوە ڕاستیەکان هەمووی لە لای من نییە و هەر کاتێکی کە قسە دەکەین لە هەر شوێنێک پێویستە بڵێت ئەوە ڕای منە مەرز نییە ئەوەیەکە من قسە دەکەم ڕێت ئەوە ڕای منە مرزنی ڕای من ڕاست بیتن بەم بە ڕەها قسەکردن شتێکی زۆ خراپە
جوكي دي معالجة في قضية كريكو أو كاسات شيتن شكيوتي رسمي بكاتن الوان كاسو أفي تشيري بيت كان بنمونا وحقيقو طبيعي ورقيتن بس إشتو أزبيج مؤستي زانين اللي خلقو وصو بيدونا بويا حتى وكو هندا ريدون نوف جوكي مدو يتشيبوين يو بويا أجر چونكي سوشيال ميديا بخرابي بكاريو إيناي أوان كاسو جيانو خويا دست دا يا بويا أجر وی چنده کو جلطه یا بوچه بوچی چونکه هر کس که بطیبتی هکا مرکز که اجتماعی باش هبیتن هکا رول که اجتماعی یه برچاف هبیتن ناف خلکه دو خلکه بیتا يعني کس که یه برنیوز برانبری همی خلکه چونکه هشتو او پیوندیت عشیرت گیدیه گله که مهیت های سەبارەت بۆ کێشە کۆمەڵایەتیانەی کە ڕوبەڕووی تاکەکان دەبنەوە لە ئەنجامی خراپ بەکارهێنانی تەکنەلۆجیا بە گشتی و سۆشیال میدیا بە تایبەتی بەشێک لە شارەزایانی بواری ڕاگەیاندن باس لە گرنگی ڕۆڵی یاسا لەلایەک و بەرزکردنەوەی ئاستی تێگەیشتنی تاکەکان لەلایەکی ترەوە دەکەنەوە. یەک لە کێشەکانی سۆسیال میدیا لەوەدایە کە ناتوانانی کۆنتترۆل بکرێتن بە شێوەیەکی گشتەوە خاڵەشی سەرچێلەوە دەبینێتەوە ئەوەی کە خودی ئەو کەسانی کە بڕێن خاوەنی ئەو سایدانەنا ئەو پیجانەنا ئەو ڕوومانەنە کە بۆزانی کە بە ڕەنگوەوە دەمێت تو سەر ئەوانە خۆیان کە بتوان بە چ ئامانجێک ئەو تەکنۆلۆجیا بەکاردێنن ئەویان زۆر گرنگیان دەمێت تۆ سەر بەهرەی کەسەکە وجدانی کەسەکە وا تا دوایی ئەم بینین گەرەک جاران سوشیال میدیات ئاقارێکە داچیتن کە نەخزمەتە جوواکیت کێتن ئەوەژی بە هزرا من پێدویە دەسەڵاتدارن هەرێمی تایبەتی کەسانن قانونی سەربەیەکی ڕاستن و قانونا ڕۆژنامەوانی هەرێما کوردستانە یا ژمارە 35 بێتە تعدیلکردن ji ber ku me çi qirarek nîne li herêma Kurdistanê ya taybet bîtin bi sosyal medyayê yam televizyonê yam radyoyê ewa me hey barabtirê ya girîdayî çapemeniyê ve. ئێستا دەبینین زۆر کەس با بڵێن لەوانەیە بەلایەن تەشریکردن یاخود ناوزڕاندن یانیش دەبینین ینی ئەکاونت دروست دەکرێت فێک ئەکاونت هەیە لە هەموو پلەتفۆرمەکان با بڵێن فەیسبووکە ئینستاگرامە یاخود تویتەرە بەڵام سەبر بەرەو باشبوون دەڕۆ بە بەراورد لەگەڵ ڕۆژ ئاوا کە ئەوان لە سەرەتاوە دروست دەکەن سوودی لێ وەردەگرن نەوەک وەکو ئێمە با بڵێن ئەکسپریەنس واتە خیبرەتی خراپیان لەگەڵ دەبێت دواتر باش دەبێت ئەوان بە پێچەوانەوە لە باشەوە دەست پێ دەکەن و با بڵێن بەرەو باشتر دەیبن هەموو ئەپدەیتێک هەموو با بڵێن نوێکردنەوە چیش لە سۆشیال میدیا کاریگەری دەبێتە سەر با بڵێن ئەو کارلێکردنەی تاچی کۆمەلگا لەگەڵ سۆشیال میدیا هەندێک لەو نوێکاریانە لەوانەیە با بڵێن دووبارە دەبێتە هۆی ئەوەی کەوە تاک بە خراپە ئەو پلاتفۆرمە یاخود ئەو سەکوێ بەکاربیێنی دەبێت مەرامی شخصی خۆی یاخود بە هەر شێوازێک بێت بەڵام بە پێچوانەوە هەندێک شەکە تەماشا بکەین ئێستاکە با بڵێن سۆشیال میدیا بووتە سەرچاوی زانیاری هەموو خەڵک درستە سوشیال میدیا نوکایە بیا فکتەرە کە بچێکردنەوە ڕەئیە عام بەلێ باشە بچێکردنەوە ڕەئیە عام ئەنژی ڕەئیە گشتی سەر هەر بۆ بەتەکی بیتنە جوواگیرە دەبێتە هەندێک تشتێک پۆزیتیڤژی هەبن هەکە ئەس نەقدۆ مەوزوعەکی بکەم نەقدۆ کەسێکی بکەم بەرامبەری وێ متبێتە نەقدۆ منیۆ بە نەبیتن ئەم ساڵ لە یادی 1990 ساڵەی ڕۆژنامەگەری کوردیدا پرۆژەی ئەوە خراوەتە ڕوو کە پێیج و ماڵپەڕە ئەلکترۆنیەکان تۆمار بکرێن و هەوڵ بدرێت ئەم بوارەش جارێکی تر ڕێک بخرێتەوە. بۆ نمونە سایت هەیە دێ بە ئارەزووی خۆی تاچێک بلەوەرەوەی ئەو تاکە سەر مولە و نامێ بسمە ناولایانی سیاسی بەس ئەوەش بەشێکەوە لە سەر بەلایەنی سیاسیە لە بەرەوەی بەڕێزیان بیر و باوەڕشتر هەیە تەشهیر بەلایەنەکەی تر دەکات درۆ بوختان هەموو ئەو شتانە کێشەکە لەوەدایە ئێمەمانەن وەکو ئەوەی کە تەمەنێکمانەیە کە باگراوندێکمان هەیە لەوانەیە نەکەوینە زۆر نەکەوێنە زێ کاریگەری نێگەتیفانەی ئەم زۆرە میدیایە چکەم خۆم شخصی کە لە سایدێک هەواڵێک دەخوێنمان شوێنێک بە دوواداچوونی بۆ دەکەم لە شوێنشتە بزانەوە چەند ڕاستە تۆگە باگراوندە بەسەر مێژوو شتێک نووسێت کە خۆم شتێکم پێشتر نەکوێنی تۆ لەبارەی مێژوو لەبارەی ئەم بابەتەوە لەلامەوەی ئەو شتە دەبێتە مرۆڤ ئەگەر تەنیایی لە یەک سەر چاو شتە وەگرێ خۆی باگراوندێکی بۆ دەزانی ئەو شتێک کە لە شوێن دەیبیستیان دەیبینێ ئەو هەموو ڕاستەکانە ئەم شێوازە پێویستە لە هەر شوێنێک کە بۆمان بکرێ لە خێزانەوە لە قوتابخانەوە لە هەموو شێکەوە خەرک بۆ شێو پەروە دەکرێت
میدیایەکەیە کە پێدرێن سوۆسیال میدیا ئەو سوۆسیال میدیایی کە هەیە ئێستاکە ئێمە ناتوانین قەدەغی بکەین چەند خراپی ناتوانێت قاپش هەمووی چەند خراپی نادێت مانەوەیە پاراستن فلتەرش بدانێ ئەو فلتەرش بەو شێوە دێت ئەو دێ من کە دێ بزانم کە دەکرێت لە ڕێگایەکی پەروەدەییەوە و لە ڕێگایەکی یاساییشەوە چونکە زۆر سایت هەیە دەزانرێکی خاوەنیتی قسە دەکا ئەو دەکە و کەسەش نەمانتە ڕۆژە کە ئەو کەسە بێ لە ڕێگای دادگاوە دادگایی بکرێت لەسەرەوەی کە کارێکی نایاسایی کردو چکەمانە هەر شتێک لە کە دەربچێت لە ڕاستی و لە دروستی ئەو بابەتە دەکوێتە سەر ئەوەی کە تۆ پێچەوانەی یاسا هەسوکەوت کردووە لە هەرێما کوردستانی ئازادیەکە تەمامیە هەی کۆ تاک دەربرینێش بچوون و ڕایەخوا بکەتن بەس ئەvە وەیەکی ناگەهێنیتن کو بڕاستی تاکی جواکی ژی سەر حسابا خەلکێکی پێ بێشێنیتن ئەف ئازادیە هەی بەس ئازادیت پێخەمەتی ئاواکردنا جواکێکێ ئازادی پێخەمەتی نهێلانا گەندەلیێ لە کۆمەڵگەی کوردی و تاچی ئێمە تووشی با بڵێن چۆن بڵێ سەرلێشەوانێک دەبێت لە سونەتی بەکارهێنانی ئەوەی ئەو پلتفۆرمانە یاخۆت با بڵێن ئینتەرنێت بە شێوەیەکی گشتی چکە ئێمە دەبێت ئەوە لەبیر نەکەین لەگەڵ هاتنی ئینتەرنێت هەموو گەمەکان گۆڕاوە گەیم گۆڕاواتە لە گەیمە کلاسیکۆ بۆتە با بڵێن بە گەیمێکی نوێ واتەمە بەستم ئەوەیە خەڵک ئێستا دەتوانین لە ڕێگەی سمارتفۆنەکەیەوە نەکە تەماشە با بڵێن بەرنامەی تەلەڤیزیۆنی پێ یاخود گوێ بگریت دەتوانێت هەموو ئەوەی کە ڕۆژانەی بینی بیکاتە ستۆریە بڵاوی بکاتەوە بە خێراترین کات بە کەمترین تێچوو ئەوانە هەموو با بڵێن لایانی باشی ئەوەیەکەوە ئینتەرنێت سوۆشیال میدیا زۆر یارمەتی با بڵێن تاک دەدا بۆ ئەوەی بە ئازادانە بەبێ با بڵێن سانسۆر بیڕایخۆی دەربڕێ بەڵام ئەو زۆربەی جار ئەو زۆری ئازادیە لە ئینتەرنێت و لە سوۆشیال میدیادا هەیە دەبێتە هۆی دەرچوون با بڵێن لەو سنوورەی کە دانراوە تاکەکانی کۆمەلگاش کە پەرۆدەکرانە بەداخەوە دەڵێم کەتونتە ژێر کاریگەری نێگەتیفی حزبیانە و حتا نێگەتیفی ئاینی و نێگەتیفی کۆمەلگاشەوە ئەمانە هەمووی وا لە تاکەچی کۆمەلگا دەکاتن کە کاتێک دێتە گۆ بە شێوەیە قسە بکاتن بەڕاستی کە زۆر ئومێد بەخش نەبیتن وا لێ دەکاتن کە مرۆڤ هەست بۆ بکاتن کە نەیەوێ گوێ لە قسان ڕابگرتن لەبەر ئەوەشە کە دەیبینی کەسێک لەو سایدانە دەنووسێ یان قسە دەکاتن دەبینیم بە هەمان ڕق و چینەی ئەو تاکانە قسە دەکات کە دوو تاچی یان دوو ئەندامی پارتە سیاسەکان یان دوو ئەندامی لایەنی ئاینی و مەسەبی مەسندش بە یەکەیە قسە لەگەیەک دەکەن لە زیاتی ئەوەی کە ئەو تەکنۆلۆژیا جوانە ئەو ئازادی کە ڕێک بۆ خوب جەنابەت فەرمووت کە ڕێگەی پێدراوە بە ئازادانە ڕای خۆی دەربڕێ لێرە دێ بە شێوەیەکی زۆر نێگەتیڤانە بەکارهێنێت gelek cara gelek pirs gelek rodan herêma Kurdistanê peydat bin ku ev kesanên em bijin lobî an revenda Kurdî ji derve şên xizmeta civakê Kurdî bikin bo numune van babeta torên civakî azîlînin bes nepîşî wê ku ne xizmeta civakê Kurdî biketin pirseke ya girêdayî herêma Kurdistanê ve ye evreka nerem vê pisyarê arastayê xelkî bikin ne tora bûn ve أنا أف كومنتين كو خدمتا جواكي كودينا كان أف كسي في كي بين السوشيال ميديا رغبتن في بيجي رغبتن أو كومنت بهنا راشكرين دانستان دنا كا يلا جانا يعني كوجبر كو سوشيال ميديا إيكش كي بيجن سيماين أو كو هر كسا كي كردستان ودر وهمي جهان شيء همان دم دا أبي كومنت ببينتن أبي نبيسين ببينتن قالك جانا آرائن همي خلق كردستان بونمونه ئەمپڕۆنیا خەڵکی کوردستانە بڕێکاوێ سوشیال میدیای بهێتا زانین بەڵام بەداخەوە لێرانە با بڵێن دووبارە دەڵێمەوە خەڵکەکان تاک بە تایبەتی بۆ ناودارکردنی خۆی باشە پەنا دەباتە بەڵ بەر ئایدنتیتی واتە کەسایەتی کەسێکی تر پیجێک بەناوی ئەو دادنێت بۆ ئەوەی خۆی با بڵێن پێی ناودار بکات بەڵام ئەو مۆزوعانە تەسەوڕ دەکەم پەیوەندی بە هەمووی ئەوەی هەیەکەوە تاوکو ئێستا تاچی ئێمە تاچی کورد کۆمەلگای کوردیدا نەگەیشتەوە ئەو ئاستەیەکەوە بە تەواوەتی لێ تێبگات
بۆ بەکارهێنانی سۆشال میدیا. چونە ناو پەیوەندی لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان و سۆشیال میدیا بووەتە پێویستیەکی سەردەم. بەڵام وەک هەموو جۆرە پەیوەندیەکی تری کۆمەڵایەتی پێویستی بە ئیتیک و پاراستنی مافی ئەوانی تر هەیە. وەرگرتن و بڵاوکردنەوەی زانیاری چەندە تعبیر لە ڕۆحی سەردەم و ئازادی تاکەکان دەکا، هێندەش ئەرکێکی ئەخلاقی و ویژدانیان دەخاتە سەر. بەکارهێنانی ئامێرە تەکنۆلۆژیەکان پێویستی بە هوشیاری و ڕۆشنبیری و ئەخلاقیاتی بەکارهێنان هەیە. هەموو چالاکێک ئەگەر چی زۆر بچووکیش بێ لەسەر ئەم ئامێرانە کاریگەری خۆی هەیە لەسەر تاکەکان و دواتریش لەسەر کۆمەڵگا. تا ڕوانگەی داهاتوو کاتێکی خۆشتان.